قال هل عصيتم من كتب عليكم القتال ألا تقاتلوا؟ أترسم خمي أومك أقربيتو لسرتان فرز بكري الجهاد كان همو هاواريان كر قالوا وما لنا ألا نقاتل في سبيل الله وقد أخرجنا من ديارنا وأبنائنا. شلون ئێمە جیهاد ناکەین لە پێناوی خوایە کە لە ماڵ و مناڵەکانیشمان هەموو دەرکراوی بخریجنا دەرکراوی بە مەبنی للمەجهول چێ دەری کردوون قووەتێکی غاشم قووەتێکی دەسەڵاتداری ملهوڕ هاتۆتە سەرمان و دەری کردوون هەروەکو چۆنەوە قووەتە ملهوڕانە ئێستا لە کوردستانە و خەڵکە مسلمانان لە دووزاقناوە ئەم ئیماندارە مسلمانە ژواڵە ئەرە برا پارتی و یەکێتی کاکە نە دینیان پێشتی نە ژیان نەموچە نە کەسابەت نەتەعینمانەکەن نە ڕێگاژە دەنگ تەماتە بفرۆشی نەموچەشە دەن بە خەڵک بازار گەرم بێ دەزی و جەردەی و خیانەتکاری و خیانەت و عەمالەت و جاشێتی و هەرچی هەیە کردویانە و ئەشیکەن بەردەوە فریومانە دەن سەر لە بەناوی انتیخاباتەوە دیسان دێنەوە بۆی حکومکەنەوە جارێکی تر خەڵکانێکی جوامێر و بەغیرەتەڵن کاکەژیان با ڕایان دەین با لایان دەین 1000 خوێنە دەین 2000 خوێنە دەین بەڵام هەر لەقل گۆڕانکاریەک دروست دەکەین لە واقعەکەی باش قال هل عصيتم من كتب عليكم القتال ألا تقاتلوا قالوا وما لنا ألا نقاتل في سبيل الله وقد أخرجنا من ديارنا وأبنائنا إما يكن في سبيل الله كمان ماون كمان صالح ومصلح بخواي بالردقار خاص بخواي بالردقار بەڵام لە هەمان کاتیشە جانێکی تۆڵەمانتیایە آخر معقولیش نییە ئێمە مەلەئی خەڵکەکەین پیا معقول و ڕیشسپی و جوامێرانی خەڵکەکەین ئێستا ئێمە وا زەلیل بووین دەرکراوین لە کەسوکاری خۆمان مناڵەکانمانیشان بردووە بە ئەسیر مناڵەکانمان کوژراون لە پێناوی مافیاکانە خۆشمان بەم شێوە زەلیلە ڕاکەین بە دوای بەرمی لە نەوتە آخر ئەمە ناکرایەوە ئەم بەنو ئیسرائیلێش وایان وت وتیان ئێمە فی سەبیلی لایکەین بەڵام لە هەمان کاتە ئێمە ئەوان بیر ناچێتەوە کە دوژمنانێکی سەرسەخت هاتوون دەریان پەڕاندوین شار بە دەریان کردوین لە وڵاتی خۆمان پاشان ماڵ و مناڵەکەشمانیان گرتووە یعنی هیچمان پێ نەماوە نە کەرامەتمان نە سەرۆت و سامانمان نە ماڵ و مناڵەکەشمان پێماوە نە عەشرەت و قەومەکەشمان لەگەڵ ماون زەلیل کەوتوین لە خێمەیەکە یا لە ژێردەوارێکە یا لە بندار و بەردێکە لە ئەشکەوتێکە ناکرێت لەبەرەوە ئەمانە هەمووی پاڵنەری جیهادەکە ئێمە ئەمانە ئەم جیهادە بکەین